لەگەڵ میوانەکەم قسە دەکەم بەڕێز حەسەن مەجید سەرۆکی فراکسیۆنی پارتی لە ئەنجومەنی پارێزگای کەرکووک کە لە کەرکووکەوە لەگەڵمە. بەڕێز حەسەن سپاس کە لەگەڵ کوردستان 24 حکوومەتی هەرێمی کوردستان تێبینیەکانی لەسەر پرۆسەی سەرژمێری بە شێوازێکی گشتی چییە بە تایبەتی لە ناوچە کوردستانیەکانی دەرەوەیداری هەرێم؟ زۆر سپاس، سڵاو لە بەڕێستان، سڵاو لە بینەرانی کوردستان 24. ڕاستە شکی تێدا نییە هەر وڵاتێک سەرژمێری و پلانێکی دیاریکراوی نەبێ وەکو ئەو کەسەیە کە چاوی داخست بێ و لە شەوێکی تاریکیشدا ڕێ بکە. ئەمە دروستە بۆ وڵاتێک کە کێشەی خاچی نەبێ، ئەمە دروستە بۆ وڵاتێک کە کێشەی نەتەوەی نەبێ، ئەمە دروستە بۆ وڵاتێک کە کێشەی دەستوری نەبێ. معلومی جەنابتانە ئێمە لە ساڵی 2005ەوە تا ئێستا دەستور پەسەند کراوە و خاڵێکی یان بەندێک لە بەندە زۆر دیارەکان جێبەجێکردنی مادەی 140. بۆیە تا ئێستا ئەو مادەیە جێبەجێ نەکراوە. ئێمە زۆر جار کە بە شک و گومانەوە دەڕوانینە ئەم سەرژمێریە ئەوەیە، چونکە جێبەجێکردنی مادەی 140 ئەتوانم بڵێم جێبەجێکردنی تەواوی کێشەکانی ناوچە کورسانەکانی دەرەوەی ئیدارەی هەرێمە بە چەند قۆناغ بەبێ جێبەجێکردنی مادەی 140 مەترسیەکانی سەرژمێری لەو ناوچانە چییە؟ بەڵێ بە تەواوی بکەم تەطبیع تعویز ئەو جا ئیستفتا و با بڵێن سەرژمێریکردن. دیارە ئەمان ئێستا لە خاڵی کۆتاییەوە دەست پێکەن کە پێش ئەو دوو خاڵ هەیە کە ئەو دوو خاڵە جێبەجێ نەکراوە. بۆیە ئێمە بەشکەوە دەڕوانینە ئەم بابەتە. لە 2012 وزارەتی پلاندانانی عێراق بەڵێنی ئەوەیدا کە سەرژمێریەک لە تەواوی کوردستان بکرێ. ئەتوانم بڵێم کەرکووک هۆکار بوو بۆ ئەوەی کە دواخرا. ئەو کاتش معلومە کێ دەسەڵاتدار بووە لە کەرکووک. بۆیە ئێمە بەبێ من لێرەوە داوا لە حکوومەتی هەرێم داوا لە لایەنە سیاسیەکان دەکەم جێبەجێکردنی مادەی 140 بکرێتە مەرجێ بۆ بەشداریکردنی کورد لە سەرژمێری. زۆر باشە. ئەگەر ئێستا سەرژمێری لە ناوچە کوردستانیەکان بکرێت، ئەو مەترسیانەی کە ڕوبەڕووی کورد دەبنەوە بە تایبەتی لە دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبر هێنانی ژمارەی زۆری عەربی هاوردە بەو ناوچانە، ئەگەری گۆڕینی دیموگرافیاوە کەمکردنەوەی ڕێژەی کورد لەو ناوچانە تا چەندە ئەگەرێکی بەهێزە؟ بەڵێ بێشک ئەگەرێکی بەڕێزە، ئەگەرێکی زۆر بەهێزە بۆ چکە لە کەرکووک زیاتر لە 6-7 گەڕک دروست کراوە لە دوای 16 ئۆکتۆبرەوە کە گەڕێکی عەرەبین. جگەر لەوە کە بەردەوام عەرەبی هاوردە هاتوونەتە شارەکە، ئەمە یەکێکە لەو کێشانەی کە ڕوبەڕووی ئێمە بێتەوە. و وەکو لە پێشێکەکەیە بەڕێستان ئاماژەتان پێکرد لە ساڵی 1927ەوە سەرژمێری لە دوای سەرژمێری دەکرێت 34 لە 37 تا دووبارە کرایەوە، لە 47 لە 57 لە 64 تا بڵێن 77 تا 87 و کۆتایەکەیشی 1997 کە ئەمانە یەک لە دوای یەک بە تایبەت لە دوای ساڵی 57ەوە یان با بڵێن تەسجیل عامی سەرژمێری ساڵی 57 ئەتوانین بڵێن هەنگاو بە هەنگاو بەرەو گۆڕینی دیموگرافیایی شار و بە تایبەت کەرکووک ڕۆیشتووە. بۆیە ئێمە جارێکی تر تاکیدم کردەوە کەوتم لە 2012 دەبوایە ئەو سەرژمێریە بکرایە، بەڵام هەندێک کەس و هەندێک لایەن عەرقەلەیان دروست کرد بۆ ئەوەی کە نەکرێ، بەڵام ئێستا دەڵێن بەڵێ کاتی هاتووە و بە سەرژمێری بکرێت. ئەو سەرژمێریە ئێمە بە گومانەوە دەڕوانی. باشە، پێتان وایە ئەوەی کە ئێستا جەخت لە ئەنجامدانی سەرژمێری دەکرێتەوە ئامانجێکی سیاسی لە پشتە؟ ئەگەر هەیە ئامانجەکە چییە؟ زۆر جار مەسەرن لەو بابەتە باسەکرێ بڵێ کە ناوینەتەوە مەسەبیتیان نییە لەو جۆرە پرسیارەکان کە 71 پرسیارە ئەوەی تێدا نییە، بەڵام بۆ ماوەیەکی تر چەند ساڵێکی تر شک و گومانیتیان نییە. ئەم سەرژمێریە ئەکرێتە بنەمایەک چۆن ئێمە وەکو کورد
کە بە پاکترین لە بین هەموو سەرژمێرەکانە 957 مان پێ پەسەندە ئەو کات ئەوانش ئاماژە بە سەرژمێری 2024کەن. باشە شانزێکی حکوومەت یاریمی کوردستان بۆ گەیاندنی و تێبینیانە چوونە بەغدا پێتان وایە ئەنجامێکی دەبێت و ئەوان پابند دەبن بە جێبەجێکردنی و مادە دەستوریانە بە تایبەتی 140 یا لانی کەم ڕاگررتنی سەرژمێری لەو ناوچانەکەوە تێبینیتان لەسەری هەیە؟ وڵا خۆشببختانە بەڵێ ئەو لەژنەیە سەردانی بەغایان کردووە ومێد ئەوە شەکەین کە حتمما شکی تێدانە ئەوەی کە پێویست بووە گەیاندویانە ئەوەی کە مخاتەرە و بابەتەکانیان پێگەیاندون بەڵام من جارێکتر دێمە سەر ئەو بابەتە ئێمە لە 2005ەوە مادەیەکی دەستوری زنومان هەیە کە مادەی 140 جێبەجێ نەکراوە حکوومەت لە دوای حکوومەت با بڵێن کابینە لە دوای کابینە هاتووە تا ئێستا بە پێویست جێبەجێ نەکراوە بۆیە من تەسەوەر ناکەم بۆیە لە داواکارێکی خۆشمە ئەوە موت کە داوا دەکەین مەرجی سەرەکی حکوومەتی هەرێمی کوردستان ئەوە بێت کە جێبەجێکردنی مادەی 140 ئەو جارە سەرژمێری بکرێت. باشە قۆناغەکانی سەرژمێری ئێستا لەو ناوچانە لە چ ئاست و قۆناغێک دای هاوکات داوا لە خەڵکی کوردی دەرەوەی کەرکووک کرابوو کە بۆ سەرژمێری بگەڕێنەوە بۆ ناوچەکانی خۆیان ئایا هیچ ڕێگریەک نیە ئەوانە گەڕاونەتەوە ئەگەر بگەڕێنەوە چی لە مۆزوعەکە دەگۆڕێت؟ بێشک ئێمە بێ ئامادەکاری خۆمان بکەین بە سێ قۆناغێک لە 16 17 تاکو 19 11 کراوەتە سێ قۆناغ ئەوە قۆناغی یەکەمە ئەو کەسانەی کە حەسر و تەرقیمیان نەکردووە لە کاتی خۆیان ئامادە نەبوونە لە ماوەی ئەو 4 ڕۆژەدا دەتوانن بێنەوە لە کەرکووک ئەو کەرکووکیانەی کە خۆیان خاوەنی شارەکەن دۆخ و زروف وای کردووە کە ئەوان شار بەجێ بێلن و بچنە شارەکانی تری هەرێمی کوردستان دەتوانن بێن تا 19 مانگ ناوی خۆیان تۆمار بکەن و مەرحەلەی دووەم لە 20 مانگ دەست پێکا کە ئاکاتە ڕۆژی چوارشەمە 20 21 11 22 تا 23 کە ئاکاتە ڕۆژی یەکشەمە بەردەوام ئەبێت دەتوانن ئەو خانەوادانیش کە نەیانتوانیوە لە قۆناغی یەکەم و قۆناغی دووەمە بەشداری بکەن دەتوانن لەو قۆناغا کە وەکوتمان لە 20 تا 23 دەتوانن بێن سەرژمێری خۆیان لە شارەکە ئەنجام بدەن ئەگەر حەسر و تەرقیمشیان نەکرد بێت بەڵام لێرە مەرحەلەی کۆتایی هەیە کە مەرحەلەی چوارەمە لە 24 11ەوە دەست پێکە ئەوەی کە لە 16 تاکو 20 مانگ بەشداری نەکردبێت جارێکی تر حەقی ئەوەی نییە کە بۆ ئەو سەرژمێریە یان با بڵێن بۆ ئەو وردەکاریە کە نزیکەی 70 تا 71 پرسیارە ئەو کات مدەیەکی تێدایە لە 24 11ەوە دەست پێکات تا 12 ئەو کات ئەو حەقی ئەوەی نابێ بێتەوە جارێکی تر خۆی تۆمار بکە بۆیە من لێرەوە لە داوا لە هاوڵاتیانی کەرکووک دەکەمە شوێنە لە هەر جێگەیەکن بۆ ئەو کاتە بێنەوە سەرژمێری خۆیان بکەن و کەرکووکی بوونی خۆیان ئیسپات بکەن. زۆر باشە بەڕێز حەسەن مەجید سەرۆکی فراکسیۆنی پارتی لە ئەنجومەنی پارێزگای کەرکووک زۆر سپاس لە کەرکووکەوە لەگەڵمان بوویت.